نامەی ترۆزی فرۆشێک بۆ قوبات تاڵەبانی. ئەزانم تەندروستیت زۆر باشە، بۆیە لە ئەحواڵت ناپرسم. تەنها ئەمەوێ لەم نامەیە چیرۆکێکت بۆ بجێرمەوە. هیوادارم کاتی خوێندنەوەت هەبێت. من دەرچووی بەشی مێژووم، ئەو مێژووی سەدان پاشا و سەرۆک و حکوومەت و دار و دەستەکانی بە زەبڵدانەکەشی ڕەوا نەبینی و ئێستا ئێسقانەکانیشیان نەماون. ئەمڕۆ بە دیار فرۆشتنی ترۆزیەکانمەوە مێژووی شۆڕشی فەڕەنسیم ئەخوێندەوە. لە شوێنێکا نووسراوە چەند سەدەیەک لەمەوبەر گەلی فەڕەنسا سکاڵای برسێتیان ئەبەنە لای لویسی شانزەیەم کە ئەو کات پادشای وڵات بوو، بەڵام لە بری ئەوەی پادشا چارەیەکیان بکات پێیان دەڵێ بڕۆن پسکیت بخۆن. سەرنجام ئەم قسەیە ئەبێتە هەوێنی تووڕەبوونی گەل و بەرپابوونی شۆڕشێکی مەزن. داوای لێدێ سەری پاشا ئەبەنە بەر مەقسەڵەیەک و ئەی پەڕێنن، چونکە هەر بێ حورمەتیەک بە کەرامەتی ئینسان بکرێ باجی خۆی هەیە. جا هەر کەسێک بیکات زوو یان درەنگ ئەبێ وەریگرێتەوە. بەڵێ ئەمە تەواوی چیرۆکەکە بوو. هیوادارم بە باشی لی تێبگەیت. بیستم جەنابیشتان ئەوەتان فەرمووە کە ئەگەر لە مەجای پسپۆڕی خۆمان کارێک نەبوو بڕۆین حەماڵی کەین، یان ببین بە چاییچی و بۆیاخچی سەر شەقامەکان. بۆ نمونە دەرچوویەکی کۆلێژی پزیشکی بڕوا ببێ بە ناتری حەمام و دەروونناسێک ببێ بە قەساب و مێژوونووسێک ترۆزی بفرۆشێ و مامۆستایەکی ئینگلیزی هاوار بکە وەرنەوە بۆ ئاوی سارد و توێژەرێکی کۆمەڵایەتی چەقۆ بفرۆشێ و دانسازێکیش بە جوود گۆرەوی هەڕاج بکات. ئاساییە ئێمە ئەم کارە ئەکەین و ناهێڵین ماڵ و مناڵمان لە برسا بمرن و باری ئابووری وڵاتیش ڕەچاوەکەین. بەڵام تۆژە بێ شتێک بزانیت. کاتی خۆی باڵوڵ ئەڕوا بۆ دیدەنی خەلیفە هاروونە ڕەشید. ئەبینێ خەلیفە لە بەرزاییەکی زۆرەوە وەک ئەو گردانەی تۆ و هاوشێوەکانت لە سەریان ئەژین بێ خەملەی دانیشتووە و مێش میوانی نییە. باڵوڵ لە دوورەوە هاوارەکە سڵاو ئەی خوددا. خەلیفە ئەڵێ کاکە من خوددا نیم. ئەڵێ باشە ئەگەر خوددانیت چیت داوە لەو ئاسمانە و بۆچی نایی لەگەڵ ئەو خەڵکەیە بژیت؟ جا جەنابیشتان ئەگەر خوددان با بزانین، ئەگەر خوددایش نین وەرە و مرد بە و لەگەڵ ئێمەیا بژی. گەرنا تۆ چۆن لە نێو ئەو کۆشک و تەلارانەوە ئێمە بچووک ئەبینیت زۆر دڵنیا بە ئێمەش هەروە تۆ بینین. وەرە و بزانە ژیانکردن لە کەلاوەکانی کوڕان و سەیداوا و تەعجیل چۆنە. ببینە لە کۆتری سەلام ئەو خەڵکە چۆن ڕاوینانەکەن. با دایکی تۆش وەک دایکی ئێمە شەوان کە دەنوێ سۆندەی ئاوەکە بە قاچێەوە گرێبدا تاکە ئاو هات بڕژێ بەسەریا و تێبگەی لەوەی شەوان خەونی چەندەها ژن و دایک بەم شێوەیە دەزڕێن. باوەک ژنێکی میهرەبان کە مریشکێک دەکڕێ بۆتان لە پێناو تێربوونی تۆ و پاڤێڵی برات بڵێ من حەزم بە قاچەکانێتی و ڕان و سنگەکەی بخاتە کاسەکەی ئێوەوە تا تێبگەی هەژاری چییە و چۆنە. دە ئاخر باوکی تۆ خۆهێندەی ماندێلا تێکۆشانی نەکردووە، خۆهێندەی گاندی ڕەنجی بۆ گەلەکەی نەکێشاوە تا جەنابتان ئاوا لە ڕەفاهیەتدا بژین و ئەو خەڵکەش ڕۆژانە لە برسا بمرن. پیاوێک هەیە لە ئۆرۆگوای حەزەکەم بیناسیت. ئەو پیاوە ناوی خۆسێ مۆخیکایە. لەگەڵ خەڵکە ئەڕوات بۆ سەرەی بەنزین. خراپترین جۆری سیارەی پێیە. تاکو ئێستا لە خانووی کرێدا ئەژی. 1 دینار لە حسابی بانکەکەی دانیە و ڕۆژانە هەر ئەوەنەی هەیە کە بیخوا و لە برسا نەمرێت. تۆ ئەزانی ئەو پیاوە چێیە؟ ئەو پیاوە سەرۆکی ئۆرۆگوایە. گوێت لێ بوو وتم چی؟ وتم سەرۆک. ببوورە مشتەریم هات. ماڵ ئاوا. بەشێو حەمەد ئەمین.